يعني بيغمس فرميت منه أو كسي ككفالات يتيمة كان لبهشتا بيكوي لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکانی ئەنجومەنی خورماتووی کۆمەڵی ئیسلامی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بە هاوکاری خێرخوازانی سنوورەکە هاوکاری بەسەر زیاتر لە 100 خانەوادەی هەژار و بێباوکدا دابەش کرد. ئەم هاوڵاتیانە شوێڕای دەستخۆشی لە ئەنجومەنی خورماتووی کۆمەڵی ئیسلامی داوا دەکەن خێرخوازان هاوکاری ئەنجومەنەکە بکەن تا بتوانن بیگەێنە دەستی کەسانی شایستە. والله برا زۆر مەمنونتانین ئێمە لە خاسەیەوە دەرناچین ئەو مەمنونتانی برا بەخوا ئێمەش فەقیرین و دەستمانە ڕۆیچمانی بەخوا یەکی خۆم ڕاتب منیە ڕاتی بێ ڕایان بێسە بڕیاوە ئیتر هیچم نییە خۆم کەنشکێک ئەوڵا مەمنونتانین ئەڵڵا بەرەکەتدا زۆر مەمنونین لەوەی لاقەت ئێوە کێشن والله داواکارمەدە یارمەتی ماوەن یەکێکی خۆم هەمێسە هیچم نییە زۆر دەستخۆشییان لەکەم زۆر گرنگە ئەم یارمەتیانە یارمەتی هەژارەدەن یارمەتی یەتیمەدەن یارمەتی فەقیر زۆرەدەن ئیتر خێریان بنووسێ یا ڕەبی زۆر مەمنونی لیان خی گەورە لیان ڕازی بێت لەم مانگ ڕەمەزانە یارمەتی فەقیر بدەن فەقیر و هەژار زۆرە لە دووزا یەتیم زۆرە وڵای ئەم هاوکاریە زۆر شتێکی گرنگە بۆ ئەوانەی کەم دەرامەتن و ئێمە ئامۆژگاریمان ئەوەیە کە ئەوەی دەسڕۆیە و سەرمایەدارە و یارمەتی فەقیر بدەن یارمەتی خێزانی یەتی و شتانە بدانەتی و ئینشەڵا ئەجر و پاداشتی هەموو لایەکەداتەوە ئینشەڵا. هەموو ساڵێک ئەنجومەنی خورماتووی کۆمەڵی ئیسلامی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز پرۆژەیەکی خێرخوازی ڕادەگەیەنێت. بەرپرسی ئەنجومەنەکەش دەڵێت ماوەی 15 ساڵە بە هاوکاری خێرخوازان پرۆژەکەیان بۆ خێزان و بنەماڵە هەژارەکانی ناوچەکە بەردەوامە. دیارە ئێمە وەکو ئەنجومەنی دۆست خورماتوو ساڵانە هەڵدەسین بە کۆکردنەوەی زەکات و سەرفدرە و سەدەقات. ئەم پرۆژە خێرخوازیمان هەیە تقریبا نزگەیەوە بۆ 15 ساڵە چێت ئەم پرۆژە لەم شارە بەڕێوە بین ئێمە ساڵانە بەرنامەمان وایە کە پێش ڕەمەزان دەست پێەکەین ئەوەی کە خەڵکی ئەم شارەیە لە دەوڵەمەنەکان ئێمە داندان تەلەفۆنیان بۆکەین یا چین لایەن سەردانیانەکەین بۆی بتوانین مجموعەیەک پارەی سەدەقە و سەرفدرە کۆکەینەوە بۆ دایکێتەوە. دیارە ئێمە و قایمی کەلامان تەمان ئێمە قایمی دایک هەتیوانمان لایە نێزگەی 120 ماڵێکە بێت. دیارە ئێمە ساڵانە بە گوێری ئەم قایمە هاوکاری یا غەراز یا خواردن یا جلوەک دابەشەکەینە سەریانە. لێرەوە زۆر سوپاسی خەڵکی دۆست خورماتووەکەین حەقەت لەگەڵ ئەو هەموو ئێش و ئازاری کە هەیەی پێش 16 ئۆکتۆبر و لە دوای 16 ئۆکتۆبرشەوە بەڵام خەڵک حەقەت بە هاوکارێکی باشە لەبەرەوەی ئەو ئازان ئێمە پرۆژەکەی ئێمە پرۆژەی خێرخوازیە بۆ ئەم شارە خۆیانش بە چای خۆیان ئەیبینن دیارە ئێمە وانی کە دابەشێکەین هەموو خەڵکی ئەم شار و خەڵکی کوردستان شەیبینیم بۆی ئەوان هاوکارێکی باشن بۆ ئێمە ساڵانە زەکات و شتەکان تەسین دەستی ئێمەکەن و ئێمەش بە ئامانەتەوە دابەشێکین سەر دایکی هەتی و فەقیری ئەم شارەوە. وێڕای خراپی دۆخی سیاسی و ئەمنی بەڵام خێرخوازانی قەزای خورماتوو بەردەوام هاوکاری پرۆژەکەی کۆمەڵی ئیسلامی لەو سنوورە دەکەن تا هاوکاریەکانیان لە ڕێگەی دەستێکی ئەمینەوە بە هەژاران و خێزانە بێباوکەکان بگات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماتوو.